سلام عليكم تابعين برز لكوتا ريكوردي كوتا بابتي رزماني كردي بول نوي بنابتي لقلتانا بين ما مساي اسماعيل صباح دين بابتي امراض دانا بال روندا كينوا طبعا لكوتاي ورزي دوم اما سي امراض ماخوين يكمن يمبريتو لامراضي ليكدر باشان امراضي بيودي و استاغانش كوتا امراض تخمينين كبريت لامراضي دانا بال وصالي دهاتو ان شاء الله ئامرازی بانکردنیش دەخوێنن با بزانین ئامرازی دانەپاڵ چییە دەڵێن ئامرازی دانەپاڵ وشەیەکە ناوێک یان جێناوێک یان هاوڵناوێک دەداتە پاڵ ناوێکی تر واتە چ واتە ئەتوو ناوێکت هێناو باشە ئەو ناوە بەهۆی ئامرازی دانەپاڵەوە دەدرێتە پاڵ ناوێک یان جێناوێک یانیش هاوڵناوێک باشە هەر کاتێک ئەتوو ناوێکت هەبوو ئەو ناوە توانیمان ناوێک یان جێناوێک یان هاوڵناوێکی تر بخەینە پاڵی یەککەوسەر ئەو شێ کە هەڵساو بە دانەپاڵی ئەو دوو ناو ئەو هاوڵناو ئەو جێناوە پێی دەوترێ ئامرازی دانەپاڵ ئەوجا ئامرازی دانەپاڵەکان چەند زۆرێکمان هەیە بۆ هەندێکیان لە زاری کرمانجی سەروە هەندێکیان لە زاری کرمانجی خواروە هەندێکیان بۆ ڕەگەزی نێرە هەندێکیان بۆ ڕەگەزی مێیە هەندێکیان بۆ تاکن هەندێکیان بۆ کۆنە با بێم بزانین چۆنیە تێبین یەکمان هەیە دەڵێ ئامرازی دانەپاڵی یی ناوی نێر و مەی تاک و کۆداتە پاڵ ناوێشتر یان جێناوێک یانیش هاوڵناوێکی چۆنێتی لە چ زارێک لە زاری کرمانجی خوار و لە ئیمتحانە دێتەوە دەڵێ کام لەمانە ئامراز دانەپاڵ لە زاری کرمانجی خوارەوە دەڵێ یێ بزوێنی درێژ یێت لەگەڵ یی ئەدڵێ یەکە ئەمراز دانەپاڵ لە زاری کرمانجی خوارەوە یان دێتەوە دەڵێ کام لەم ئەمراز دەتوانێت ناوی نێری تاک و مێی تاک و هەروەها کوێەکانیشان بداتە پاڵ ناوێشتر یان هاوڵ ناوێشتر یان جێناوێشتر دوای مامۆستا ئەمراز دانەپاڵی باوێن نمونەی وەرگرین دەڵێن گوڵی باخەکە جوانە ئەها گوڵ ئەوە ناو باخ ئەوە ناو بۆی چیەوە گوڵ و باخمان دایتە پاڵ یەکتری بەهۆی ئامرازی دانەپاڵی کەواتە ئەو یەبریتە لە ئامرازی دانەپاڵ ڕستەش دیکە برادەری ئێوە دڵسۆزە ئەها برادەر ئەوە ناو ئێوە ئەوە جێناو باشە بۆی چیەوە جێناوێکمان داوەتە پاڵ ناوێک بەهۆی ئامرازی دانەپاڵ کەواتە ئەو یەبریتە لە ئامرازی دانەپاڵ نمونەشی دیکە دەڵێن دەستکەوتەکانی ڕاپەڕین دەپارێزین ئەها دەستکەوتەکان ئەوە ناوێک ڕاپەڕین چاوەکە وەکو ناو بەکاراتەوە لە ڕستەدا بەهۆی چیەوە ئەو ناوە دراوەتە پاڵ ناوێشتر بەهۆی ئامرازی دانەپاڵی کەواتە ئەو یەبریتە لە ئامرازی دانەپاڵ تێبینێژی تر ئامرازی دانەپاڵی بزوێنی کورد هاوڵناوێکی چۆنیەتی ئەها هاوڵناو ئەویان هاوڵناو دەداتە پاڵ ناوێک تاک و کۆی ناسراو یانی چ یانی ئەو بزوێنی کورتە تەنها لێک حاڵەتی بەکاردێت ئەگەر ئەتوو بتەوێ هاوڵناوێک سیفەتێک بدێتە پاڵ ناوێکی تاکی ناسراو باشە یانیش کۆی ناسراو واتە چی ناسراوبی واتە ئەکەی پێوەلکاری باشە وابێ نوێنەی لە وەرگرین دەڵێن ڕۆمانە نوێیەکەم خوێندەوە ئەها ڕۆمان لەگەڵ نوێ باشە ئەکەشمان هەیە ئەکا باشە ئەکە خۆناسیتە سەر هاوڵناو ئەکە دەبێسیتە سەر ناو مادەم لە ڕستەیەدا ئەو ئەکەیە هاتوتە سەر هاوڵناو 100% ئەو ئەکەیە ئی ڕۆمانەکەی باشە کەواتە ڕۆمان ناوێکی تاشی ناسراوە لەبەر ئەوەی ڕۆمان ناوێکی تاشی ناسراوە هەروەها هاوڵناوێکی لە دوا هاتووە یەککەوسەر دەبی ئامراز دانەپاڵی بزوێنی کورد دابێن کەواتە ئەو بزوێنی کورتە بریتە لە ئامرازی دانەپاڵ لە زاری کرمانجی خوارەوە نمونەشی دیکە دەڵێن دارە وشکەکە ببڕە دار ئەوە ناوە باشە وشک هاوڵناو باشە ئەکەی چۆتە سەر کو دەبی هاوڵناو ئەکەی بچێتە سەر ئەکە تایبەتە بە ناو تایبەتمەندی ناوە مادەم ئەو ئەکەی چۆتە سەر هاوڵناوەکە 100% ئەو ئەکەیە ئی ناوی پێش هاوڵناوەکەیە کەواتە دار ناوێکی ناسراوە بە خۆی دارەکەیە باشە بەڵام لەبەرەوەی دراوەتە هاوڵناوێکی دراوەتە پاڵ یەکەوسەر ئەو ئەکەی دێتە سەر هاوڵناوەکە و هەروە ئامراز دانەپاڵی بزوێنی کورد بەکار دەهێنین
نمونەشی دیکە دەڵێن سێوە سوورەکە بکڕە ئێمتحانی تۆ دەڵێ ئایا ئەو بزوێنی کورتەسێ دەڵێ ئەمڕاز دانەپاڵە بۆچی چونکە هاوڵناوی سوور هاوڵناوی سوونێتی ڕەنگە بەمە ڕەنگەکان هاوڵ ناون باشە هاوڵناوێکی دایتە پاڵ ناوێک مادەم هاوڵناوێکی دایتە پاڵ ناوێک و هەروەها ناوەکەش تاکە و ناسراوە کوم زانی ها ئەکەی هەیە یەکەوسەر ئەمڕاز دانەپاڵی بزوێنی کورد بەکار دەهێنین ئەمڕاز دانەپاڵی یێ ئێستا دێنە سەر زاری کرمانجی سەرو ئەمڕاز دانەپاڵی یێ ناوێک یان جێناوێک یان هاوڵ ناوێک باشە واتە یان ناو یان جێناو یان هاوڵ ناو دەداتە پاڵ ناوی تاچی نێر لە شێوەزاری چ کرمانجی سەرودا یاخود لە زاری کرمانجی سەرودا یانی چ یانی یێ ئەمڕاز دانەپاڵێکە تایبەتە بە زاری کرمانجی سەرو هەروەها بۆ چ بەکاردێت بۆ ناوێکی تاچی نێر دوی ناوێکی تاک بێ هەروەها ڕەگەزی نێر بێ باشە ناوێکی قورانە بێ و دەبێ ڕستەکە ڕستەیەکی زاری کرمانجی سەرو بێ بۆ نمونە با بێ من هات باشە با ڕەگەزی نێرە یان مێ ڕەگەزی نێرە مادەم ڕەگەزی نێرە هەروەها زاری کرمانجی سەروە ئامرازی دانەپاڵی یێ بەکار دەهێنێ چمان کردێت جێناوێکمان دایتە پاڵ ناوێت بەهۆی ئامرازی دانەپاڵی یێ ڕستەشی دیکە دەڵێ هەڤالێ باش خۆشتڤیە هەڤال ئەوە ناوە باشە باش تروترین وەردەگرێت باشتر باشترین بەڵێ پێچوانێ هەیە بەڵێ خراپ مادەم تروترین وەردەگرێت هەروەها پێچوانشی کەواتە هاوڵ ناوە ئەو زانیمان باش هاوڵ ناوە باش هاوڵ ناوێکمان دایتە پاڵ ناوێت و هەروە ڕستەکە سەر بەچ زارەکە زاری کرمانجی سەروە باشە لۆیە دەبی ئەمڕاز دانەپاڵی یێ بەکار بهێنی مادەم ئەمڕاز دانەپاڵیمان بەکارهێنا کەواتە هەڤاڵ ناوێکی تاچی نێرە ڕستەش دیکە دەڵێ بابێ ئازادی پێشمەرگەیە باب ناوە هەروەها ڕەگەزی نێرە ئازادیش ناوە بەهۆی ئەمڕاز دانەپاڵی یێ دراونەتە پاڵ یەکتری ئەوە لە بۆ ڕەگەزی نێر ئەدی لە بۆ ڕەگەزی مێ هەیتمان مامۆستا بەڵێ لە بۆ ڕەگەزی مێ شەیتمان ئەمڕاز دانەپاڵی بزوێنی درێژ باشە بزوێنی درێژ ناوێک یان جێناوێک یان هاوڵ ناوێک دەداتە پاڵ چی پاڵ ناوێشی تاچی مێ لە زاری کرمانجی سەرودا لە بادینی یعنی ئەمڕاز دانەپاڵی بزوێنی درێژ تایبەتە بە ڕەگەزی مێ ناوی تاچی ڕەگەزی مێ بۆ نمونە دەڵێن کچات و زرنگە کچ ڕەگەزی مێ باشە بەهۆی ئەمڕاز دانەپاڵی بزوێنی درێژە دراوەتە پاڵ جێناوێ کەواتە ئەمڕازی دانەپاڵ بزوێنی درێژمان بەکار هێناوە ئەو جارە دەڵێن چاوا ڕەش جانن واتە چاوی ڕەش جوانن باشە بەڵام بەخۆی چاوی ساغ جوانن نەک چاوی ڕەش چاوا ڕەش چاو ڕەگەزی مێیە لەوانێت بڵێ مامۆستا چاو کەنی ڕەگەزی هەیە لە زاری کرمانجی سەرو هەموو شتەکان ڕەگەزیان هەیە یان ڕەگەزی نێرن یان ڕەگەزی مێنن یانیش هەندێک زارمان هەیە کات بریتین لە چی بریتین لە ناوی دوولایەن باشە واتە هەم نێرە هەمیش مێ بەڵام لە زاری کرمانجی سوپار و ئۆشتەمان نییە ڕێزمانی کرمانجی سەرو تۆزێک مەزبووتترە تۆزێک لێی بەرزترە لە ڕێزمانی زاری کرمانجی خوار و چاو لە زاری کرمانجی سەرو ڕەگەزی مێ باشە ئەمە دەمانێت هاوڵ ناوێت بدەینە پاڵ ناوێت کەواتە مادەم ڕستەکەشمان زاری کرمانجی سەروە ئەمڕاز دانەپاڵی بزوێنی درێژ بەکار دەهێنین ڕستەشتی کە دەڵێن دایکە نازدارێ پزیشکە دایک ڕەگەزی مێیە هەروەها نازدار ناوە ناوێکمان دایتە پاڵ ناوێکی تاچی مێ بۆیە دەبێت ئەمڕازی دانەپاڵی بزوێنی درێژ بەکار بهێنین تێبینیشی تر ئەمڕازی دانەپاڵی یێت ئەو سێ یێت بەست ئەەکەی دەکەی یێ ئەو سێ ئەمڕاز دانەپاڵە ئەو بۆچی بەکاردێت ئەوانە ناوێک یان جێناوێک یان هاوڵ ناوێک دەداتە پاڵ ناوی کۆی نێرومێ باشە ئەمڕازەکەی دیکە تەمەشایان بکە تاکە باشە تاچی نێر تاچی مێ باشە لە زاری کرمانجی سەرو بەڵام یێ ئەمڕاز دانەپاڵە
لۆ چ بەکاردێن لە بۆ کۆی نێرومێ هەروەها لە زاری کرمانزی سەر و باشە هەر کاتە تۆ ناوێکت هەبوو ناوەکە کۆ بۆ ڕستەکە زاری کرمانزی سەر و بوو بادینی بوو ئەو کاتێ ئەگەر ویستت هاوڵ ناوێک یان ناوێک یان جێناوێک بدەیتە پاڵ ناوێشتت دەبێت ئامرازی دانەپاڵی یەت یانش یەت یانش یەن بەکار بێنی بۆ نمونە ئەو ڕستەیە لەو زاری هاتەوە دەڵێ هەڤالێت مە هاتن ئەها هەڤال باشە ناوە مە جێناوە جێناوەکمان دایتە پاڵ ناوێک ناوەکەش کۆیە لێ ئامراز دانەپاڵ یەتمان بەکارهێنا باشە ئەو نمونەیەشیان دیسانەوە لە وزاری هاتۆتەوە دەڵێ لە چیایە کوردستان بەفر دباریت ئەها چیا هەروەها کوردستان ناوێکمان دایتە پاڵ ناوێشتر هەروەها بۆیە ناوەکە کۆیە بۆیە دەبێت ئامرازی دانەپاڵی یەن بەکار بهێنی ڕستەی دیکە مرۆڤێک زیرەک سەر دکەون ئەها مرۆڤ ناوە باشە زیرەک هاوڵ ناوە زیرەک پێچوانی هەیە بەڵێ تەمبەڵ هەروەها تروترین وەردەک لە زیرەکتر زیرەکترین کەواتە زیرەک هاوڵ ناوە هاوڵ ناوێکمان دایتە پاڵ ناوێک هەروە ڕستەکە زاری کرمانزی سەروە ئامراز دانەپاڵی یەکمان بەکارهێناوە کەواتە ناوی مرۆڤ ناوێکی کۆیە ئەو تێبینیمان هەیە زۆر گرنگی پێ بدە ئامرازی دانەپاڵ لەگەڵ دیارخرا و دیارخەر گرەی ناوی دروست دەکات و هەموو ئەرکەکانی ناو دەبینێت یانی چ یانی ئەم ئێستا ئامرازی دانەپاڵمان زانیمە ئامراز دانەپاڵەکان چ و چینە ئێستا کانە شتێکی بزانە ئەو یاسایە ئەوە زۆرت ئیش پێ نەبیتن هەموو کاتێک ئەو یاسایە وەکو فلیمەک وەکو کارتۆنەک پۆلینۆ ئەنگۆ پۆلینۆنا لەوانە هەندێک تەماشا ئەنیمی شتی وا بکەن وەکو فلیمێک یاخود ئەنیمێک بینەوە پێش چاوی خۆت باشە ئەو یاسایە بێنە پێش چاوی خۆت ئەگەر ئامراز دانەپاڵت هەبوو وشەی پێش ئامراز دانەپاڵەکەی پێی دەوترێت دیارخراوە وشەی دوای ئامراز دانەپاڵەکەی هەرچی دیارخەرە باشە بۆ نمونە برای تۆ برای تۆ باش ئامراز دانەپاڵمان هەیە بەڵێ ئەو ئامراز دانەپاڵ یەکە ئامرازی دانەپاڵ برا دەبێتە دیارخراو تۆ دەبێتە دیارخەر باشە کەواتە برای تۆ یەکسانە بە گرەی ناوی باشە کاچی من هەروەها گرەی ناوی هەرشت ئەرکەکەی ناو دەبینێت لە ڕستەدا واتە دەتوانێت وەکو بکەر و بەرکار و تاواکەری بیاردە و دیارخەر و جێگیری بکەر و نیهاد و تاواکەری کاری ناتەواو و تاواکەری بیاردەی کاری ناتەواو لە ڕستەدا بەکاریان بهێنی لێرەدا هاتینە کۆتایی بابەتی ئامرازی دانەپاڵ لە کۆتا بابەتی ڕێزمانی کوردی پۆلینەوەی بنەڕەتی پشتیوان بە خودای گەورە دەست دەکەین بە ڕیکۆردکردنی وانەکانی پۆلی 10 ئامادەیی ئینجا 11 ئامادەیی پاشانش وانەکانی 12 ئامادەیی ئینشاڵڵا خودای گەورە سەرکەوتو سەرفرازتان بکە لە دوعای خێری بەشمان مەکەن هیچ وتەیەک نەماوەکە بۆتانی بڵێم خودای گەورە سەرفرازی دنیا و دوا ڕۆژتان بکە. السلام علیکم ورحمة الله وبركاته.